دوای ڕاگەیاندنی یەکەم حاڵەتی گیان لە دەستدانی هاوڵاتیەک بە کەڕووی ڕەش لە شاری سلێمانی، ترس و دڵە ڕاوچێ لە نێو دڵی بەشێک لە هاوڵاتیان دروست بوو بۆ مەبەستە و دڵنیابوون لە هەبوونی ئەو نەخۆشیە وەک تیمی کورسات نیوز بە دوواداچوونی بۆ دەکەین و دەچینە لای بەرپرسانی تەندروستی. ئەوان دەڵێن لە 100,000 کەس تەنها یەک کەس تووشی کەڕووی ڕەش دەبێت. ئەو کەسانش ئەوانن کە خاوەن کۆ ئەندامێکی بەرگری لاوازن و نەخۆشی درێژخایەنیان هەیە. کەڕوو بۆ خۆی لە خۆیان سیفاتی فرسەتێنی، ینی لە لێچێکا ڕوئەدا مەسەن کە تووشی پەتایەکی قورس وای لێ بکات بەرگری لەشی دابەزێ، یاخود ئەوانەی کە شەکریانەیە بەرگری لەشیان دابەزیوە، یاخود ئەوانەی کە دەرمانی ستیرۆیدەکان بەکارێنن. ئەوەی کە گرنگە هاوڵاتیان بیزانن ئەوەیە کە کەڕووی ڕەش بە تایبەتی حاڵەتی زۆر دەگمانێت لە 100,000 یەک کەس تووشیە بێت مەسەلەن، ئەویش ئەوانن کە وەکوتم بەرگری لەشیان زۆر لاواز. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیە هەموو 5 ساڵ جارێک 6 ساڵ جارێک حاڵەتێکی کەڕووی ڕەشمان هەبووە و بە پێویست زوو دەستنیشان کراون و چارەسەریان بۆ کراوە. گرنگەوەیە ئێمە ئێستا بۆ هاوڵاتیانە و ترس و دڵڕاوچیە ڕەت بکەینەوە کە کەڕووی ڕەش پەتانیە، بڵاو نابێتەوە، نابێت بە نەخۆشیێکی سەرتاسەری. پسپۆڕێکی نەخۆشیە گوازراوەکان دەڵێت نەخۆشی کەڕووی ڕەش لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە ناگوازرێتەوە. ڕوویداوە تەنیا کەسێک بۆ لە پارێزگایەکی تری عێراق لەوێەوە توش بووە، پاشان هاتۆ بۆ ئێرە بۆ چارەسەر ماوەیە کە لێرە بۆ دوایی گیانی دەدەزا بەداخەوە. تەنیا ئەو حاڵەتە بۆ ئەوە نییە بڵی نەخۆشیەکە کە مەترسیدارە بۆ سەر کۆمەلگا بە شێوەیەکی خێرا بڵاو ئەبێتەوە هەموو کەسێک توش ئەبێشتی و هاانیە. ئەمە نەخۆشیی کوشندەیە ڕاستە بۆ ئەو کەسی کە توژە بێ، بەڵام چەند کەس توژە بێ زۆر کەس توژ نابن بە دەگمەن خەڵکی توش ئەبێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە بە هیچ شێوەیەک. نەخۆشی کەڕووی ڕەش ئەگەرچی کەم بڵاوە، بەڵام نەخۆشیەکی مەترسیدارە و پێویستە کەسی توش بوو بە زووی چارەسەر وەربگرێت و بخرێتە ژێر چارەسەری تەواو بە دژە کەڕوەکان. پسپۆڕانی تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکەن گرنگی تەواو بە پاک و خاوێنی بدەن و لە کاتی دەرکەوتنی نیشانەکانی هەڵاوسانی لایەکی دەم و بوونی پەڵەی ڕەش لەسەر لود یان ناو دەمی بە زووی سەردانی پزیشکی پسپۆڕ بکات بۆ وەرگرتنی چارەسەر. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.